بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لەبی نەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری گفتوگۆ بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە هەوڵ دەدەم لەم بەرنمەیەشدا قسە لەسەر پێگەی مێژووی پەیوەندیەکانی کورد و عێراق بکەیت. دەپرسین ئایا نوێنەرانی کورد لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا لە بەغدا چیان کردووە؟ ئایا داکۆکیان لە مافەنەتەوەیەکانی کورد کردووە؟ ئایا قسەیان لەسەر مەسلەی زمان و جوگرافیا و مێژوو کردووە؟ باسییان لە مافە سیاسیەکانی کورد کردووە یاخود تەنها بەرژەوەندی سیاسیەکان لە بەرچاو گیراون؟ دەپرسین ئایا پەیوەندی مێژوویەکانی کورد و عەرەب بۆکەی دەگەڕێتەوە بە تایبەتی لە 100 سەدەی ڕابردوودا؟ ئایا ئەوەی کە کورد چۆتە بەغدا بەشێکی بۆتە ڕووبەرێکی گەورەی داکۆکیکردن لە مافەنەتەوەیەکان؟ ئایا ئەوەی کە ئێستا دەگوزەرێ لە عێراقدا کەڵەکەبووی پەیوەندیەکانی نێوان کورد و عەرەبە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا؟ کورد و عێراق یاخود کورد و بەغدا تەوەری سەرەکی بەرنامەی ئەمڕۆمانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر محەممەد عەبدوڵڵا کاکەسوور توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد مامۆستا سەلام ناوخۆش توێژەر و نووسەر خۆشحاڵم لەم بەرنمەیە ئامادەبوون. دکتۆر محەممەد گەر بەوە دەست پێ بکەین ئایا پەیوەندیەکانی نێوان کورد و بەغدا بە تایبەتی لە دوای جەنگی یەکەمی جیهانی و دروستبوونی عێراقی هاوچەرخ لە ساڵی 1920 بۆکەی دەگەڕێتەوە؟ خۆی پاش 1920 کە دەوڵەتی عراقی دروست دەبی بێگومان ئەو دەوڵەتە کوردستانی عراق بەشێک دەبی لەو دەوڵەتە بۆیە ئێمە دەبینین کاتێک فەیسەڵ وەکو پاشای عراق تاج لەسەر سەریدا دەندرێت لە 23 ئابی 1920 کە لە هەمان کاتدا نوێژووی دروستبوونی ئەو دەوڵەتە دادەندرێت ئەو ڕووداوە نوێنەری کوردیش بەشدارن لەو ڕووداوەدا یعنی لە مەراسیمەکەدا بۆیە دەتوانین بڵین لەو کاتەوە دەست پێ دەکا با بڵێن کورد بۆ نمونە هەرچەندە دەگوترێت کە پێشتر کە ئیستیفتایەک دەکرێت لەسەر ئەوەی فەیسەڵ بکرێتە پاشای عراق لە بیدایەتدا هەرچەندە کەرکووک و سلێمانی دەنجی پێ نادەن بەڵام لە هەولێر دەنگ دەدرێت بۆیە با بڵێن دەتوانێت بڵێن پەیوەندەکان لەگە دروستبوونی دەوڵەتەوە دەست پێ دەکا چونکە لە یەکەمین کابینەدا وەزیری کورد هەیە کە ئەویش جعفەر عەسکەریە کە وەزیری دیفاعە یەکێک لە وەزارەتە هەرە گرنگەکان بە کورد دراوە و دەتوانین بڵێن لە سەردەمی مەلەکی بە معەدەل بە نێوەندی لە هەر وەزارەتێکدا دوو وەزیری کورد هەبووە ینی جارووە بووە لە وەزارەتێک زیاتر کەمتر بەڵام بە معەدەلی گشتی لە هەموو وەزارەتێکی سەردەمی مەلەکیدا دوو وەزیری کورد هەبووە. بەڵێ ئەکرێ بڵێن ئەم پێزگا ینی پۆستی دی وەکو بەڕێوبەری گشتی و پۆستی دی یعنی کوردەکان نەکردار کوردستان لە ناوچە عەرەبیەکانیش پۆستیان وەرگرتیان باش هەروەها خاڵێکی دی زۆر گرنگ هەیە. ئێستا من قوتابیەکی ماستەرم لەسەر چالاکی سیاسی کورد لە بەغدا دەنووسی لەوانەیە یەکی تریش لەسەر چالاکی ڕۆشنبیری کورد لە بەغدا بنووسی ئەوەی تێبینی دەکەین لە سەردەمی پاشایەتیدا دەتوانین بڵێن بەغدا پایتەختی ڕۆشنبیری کورد بووە زۆربەی چالاکیە ڕۆشنبیریەکانی کورد نە لە هەولێر نە لە سلێمانی نە لە کەرکووک بوونە بەڵکو لە بەغدا بوونە واتە بەغدا هەرچەندە پایتەختی سیاسی عێراق بووە بەڵام بەمەجازی دەتوانین بڵێن بەغدا پایتەختی ڕۆشنبیری کورد بووە. باش ئەکرێ بڵێن ئەم پەیوەندیانەی لەگەڵ بەغدایە لەگەڵ عێراقی عەرەبی لەسەر ئەساسی میتۆدێکی سیاسی یا بەرنمەیەکی سیاسی بووە یاخود تەنها وەکو بەشداریەک لە ڕووی کارگێڕی و ئیداریە و کوردەکانی چوونەتە ناو مەنزومەی ئیداری عێراقێکی هاوچەرخی عەرەبیەوە؟ خۆی گرفتەکە لەوەیە کوردەکان یەک هەڵوێست نەبوونە و گەورەترین گرفت لە مێژووی کووردا لەو 100 ساڵەی دوایی ئەوەیە کورد منەزری نەبووە مفەکیری نەبووە نووسەرەکی نەبووە وەڵامی ئەو پرسیارە سەرچیە بداتەوە ئایا کوردی عێراق بۆ نمونە باسەکەمان لەسەر پەیوەندی کورد و بەغدایە لە عێراق بێگومان ئایا کوردی عێراق پەیوەندی لەگەڵ تورک چۆن بی لەگەڵ ئێران چۆن بی لەگەڵ عەرەب چۆن بی هەتاکو ئێستا نووسەرێک نییە وەڵامێکی مەنتقی ئەو پرسیارەی دابیتەوە کە گرنگترین پرسیارە لە کاتێکدا زۆربەی نووسەرانی کورد شاعیر بوونە باسی شعر و خۆشەویستی و دڵداری و ئەو شتانەیان کردیان بۆیش ئەو شکستانەی کە کورد تووشی هاتیە هەر عەسکەریەکان هەر سیاسیەکان
ناگرێتەوە بەڵکو بە پلەی یەکەم ڕۆشنبیری کورد دەگریتەوە چونکە شۆڕشە گەورەکان لە جیهاندا ئەوە بە فکری بیرمەندەکان سەرکەوتونە مەسەن کە باسی شۆڕشی فەڕەنسی دەکرێت کۆمەڵک بیرمەند هەیە پێشتر تەنزیریان بۆ کردیان کە باسی شۆڕشی ئۆکتۆبەر دەکرێت ئەوەی با بڵێن رووسیا و سۆڤێت دواتر کۆمەڵک بیرمەند هەبوونە ینی وەکو چۆن تۆ خانیەک دروست دەکەی ئەندازیارێک نەخشەیەک دەچێشی دواتر لەسەر ئەو نەخشە خانی دروست دەکرێت ئێمە دەتوانین بڵێن لە زوتنەوەی نەتەوایەتی کوردیدا هیچ نەخشەیەک نەبووە بۆیە عسکەریەکان و سیاسیەکان هاتوونە بەناو کەتونە یعنی ئەوە باشترین تعبیرە بەناو کەتینە بۆیە سەریان لە خۆیان و لە میلەتەکەیان و لە دەوروبەریشان شێوان بەڵێ دواتر دێمە حتا حیزبی بەعز لە عێراقدا بە هەموو خراپیەکانی یان مەسەن لەوانەیە تێبینیەکانی مەسەن مشیر عەفلەقی هەبووە منەزر بووە بەڵام هەتا ئێستا هیچ حیزبێکی کوردی منەزیرەکی نییە و بەعام نووسەرێکی کورد نەبووە وەکو گوتن جوابی ئەو پرسیارە مەرکەزیە گرنگە بداتەوە ئایا کورد لە عێراق چۆن پەیوەندی چۆنبی لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ عەرەب هەروەها لەگە کوردی پارچەکانی دیکە ئەوە مەسەلەی زۆر زۆر گرنگە دوایی دێمەوە سەر ئەوە باسیەکەینەوە باس و خواستەشمەوە لای مامۆستا سەلام ئەوەی دکتۆر محەممەد باسی کرد مامۆستا سەلام کورد بۆچی منەزیری نییە و بۆچی نەیتوانیوە وەکو پێویست چۆنەڵی خوێندنەوە بۆ پەیوەندیەکانی خۆی بکە لەگەڵ عێراقدا تۆ کتێبێک شت نووسیوە لەسەر شکستی حکومڕانی کورد لە ساڵی 1990 بۆ 2009 100 ساڵت باس کردووە بە شێوەیەکی گشتی هۆکاری ئەمە چی؟ سەرەتا بەلای خۆی گەورە کە تۆ وەگەوەی دکتۆر باسی کرد کە تۆ باسی کورد دەکەیت یعنی غیابی ئەو منەزیرە لە بابلێن لە عەرەکەی کوردی هەر تایبەت نییە بابڵێن بەو 100 ساڵی کە ڕابردوو کە لە بابلێن کە تێکەڵ بووین لەگەڵ دەوڵەتی عێراقەوەوانە بەڵکو هەتا لە سەردەمی میرەکانیش ینی تاکە منەزیرێک کە هەبوو بێت ئەوەی ئەحمەدی خانی بووە کەوش بە شاعرەکانی خۆی نەک بابڵێن سوڵتەیەکی سیاسی هەبێ یانەوەی عاجز قادری کۆی لە خەیاڵدانی شعری ئەو لە خاڵێکی شعری بوو بەڵام کە نەبوونی ئەمە دەبێ وەک دکتۆر گوتی بگەڕێن بە دوای ئەمە هۆکارە چییە؟ ینی ئایا ئەو نەتەوانەیە کە لە دەوروبەرمان هەن لە ئێمە ڕۆشن برترن ئەمە ئەوانەمان تێدا نییە کە تەنزیر بکە بۆ مەسەلەیەکی بە پێش ڕوودانی شتەکە لۆی با بڵێن بە ڕێکخراوی ڕوو بدات یان ئێمە هەر وەک ئەمە وەک با بڵێن ڕۆژهەڵات ناسەکان دەڵێن ئێمە نەتەوانی بەڵکو مەجموعەیەک عشائرن پێکەوە کۆبوونەوە لە ناوچەیەکی جوگرافی هەندە شت کۆمان دەکاتەوە زمانەکەیە کەلتورەکەیەوە بەڵام یەکگرتوویەکی کاملمان نییە ینی ئەو نەبوونی ئەم یەکگرتووە وەڵێ دەکات باڵێ تەنزیر بۆ کامی بکە بۆ ئەولایە بکەیان بۆ ئەولایە بکات ئەمە وای کردووە بەڕاستی زۆربەی هەتا کە کێشەی دروستبوون لەگە دەوڵەتی عێراقی یان تێکەڵبوون لەگە عەرەبەکانی ئێستا بەتایبەتی سوننە چونکە دەوڵەتی عێراقی سەرکردایەتەکەی عەرەب بوو عەرەبی سوننە بوو ینی با بڵێن ئەوەی بەریتانیا دەویست ئەم ئەقەلیەیە با بڵێن دەسەڵاتەکەی بەدەست بێ لە کەنداویش هەمان ئەوەی هەبوو با بڵێن زۆربەی کەنداویەکانیش هەر بە سوننە مەذهب بوون دەویست لێرە کیانێک بۆ خۆی دروستکە پاڵپشت بیت بۆ بەریتانیا یعنی با بڵێن بۆ لەو ڕێگایەوە با بڵێن کە سوننەکانی بەو ئەقەل خۆ سوننەکان لە کورد کەمترن لە ژمارە بە ژمارە لە کورد کەمترن لە عەرەبی شیعە زۆر کەمترن ئەمانە وای کرد با بڵێن کەوە لێرە دروست بکات با بڵێن وەک پاڵپشتێک بۆوانی کەنداو یعنی با بڵێن ئەو دەوڵەتانی کە لە کەنداو هەبوون ئەو نیشتە جێبووەکانی کەنداو با بڵێن زۆربەی زۆری نەک هەمووی زۆربەی زۆری سوننە مەذهبن ئەمە لێرەوە کە کورد ئەگەر تۆ ڕاستە دەوێت کورد پێشی دەوڵەتی عێراق کیانی خۆی هەبووە لە مانجی 1970 لە سلێمانی کە با بڵێن ئینگلیس بەخۆی هات احترافی بە حکومداریەتی شێخ محمودی کرد کە ببێتە دەسەڵاتدار بەڵام ئەوەی کە تێکیدا وەک منەوە کتێبەش باسم کردووە بەڕاستی سیاسیەکان نەبوون بەڵکو منەوەرەکانی ئەو سەردەمە بوون یعنی نییە ئەمەندە بەرێ شێخیان قبول نەبوو لە دوو ڕێگەوە شێخیان قبول نەبوو هەم لە ڕوە ئاینیەکەی هەم لە ڕوە چینایەتەکەی یعنی ئەو دووە خوێنەواری هەر خوێنەوار بەگشتی خاستە ئەو کاتی زێتر خوێنەوارێکی مام جەلال باسییان دەکەیت باسی جەمال عەرفان دەکات دەڵێ ئەمە با بڵێن مارکسیەکی لە مارکسی نەگەیشتو بوون یعنی ئەوانە نییە چونکە بەرێت جەمال عەرفان ماوەیەک زیندانی کرابوو لە سۆڤێتەوەوانە لە کاتی شەڕی جیهانیەکە
کە لەوێ شتێکی پێیاکرد بوو فێر بوو کە لەوێ دەرەچە هەیە بەڵام تی نەگەشت بۆ قسەکەی مامزای لە کتێبەکەی خۆی باز دەکاتن ئەمە سەندانی وەکەوە ئەمانە وایان کرد باڵێن دەسەڵاتی شێخ هە بەرە و لاوازبوون دەچوو یعنی چووکە هەتا لە کتێبە ئینگلیزیەکان باز دەکات ئینگلیز خۆی دەسەڵاتی شێخی دانابوو بە قایم خام بەڵام ناوی لێنا حکوم دەر کوردش کە دەخینەوە هەتا مامۆستا هاوار و ئەوانەی زۆر بێت لە کاتی باڵێن ئەو مێژوەیان نووسیوە دەرێ وشەکە لە لامان غەریب بوو نەمان دەزانی ئەمە ینی چی بەڵام ناهیدەی چیژی ڕفیق ئەلمی دەڵێ ئەمە ڕازایەکەی بەریتانیا ئەوە دووبارە کردوکەوە بڵێن ئەو دەسەڵاتی نی بێت دەسەڵاتی مطلق و فلان وانە بەڵکو دەسەڵاتێکی هەیە لە چوارچێوی بڵێن بەرژەوەندەکانی بەریتانیا بەڵام شێخ ئەوهای نەدەخینەوە ئەوانی دەوروبەریشی بابن ئەو منەوەرانی کرد دەوروبەری بوون هە لە جەمال ئیرفانی دەگەی هەر دەبابرن زمین سایبی دەگەڕێ ئەوانە هەتا شاعرە بەناوبانگەکانیش لەوانە مامۆستا کوڕەکانی پێدان کوڕەکانی عادلە خانم لە هەلەبجە ئەوانە هەمویان دۆستە شێخ نەبوون ئەنی ئەگەر بەشی ئەریش نەقدیان نەکرد بێت بە مووقیف هەتاوانە هەتا شێخش بەرێ مووقفیان لەگەری باش نەبوون ئەوانە هەموو وای کردنیە پەیوەندەکەی ئمە لەگەر عراقا پەیوەندیەکی سروشتی نەبیت ئەنی ئێمە بە ڕێگایکی سروشتی نەچین بەرێن دووکیان پێکەوە کۆنفدرالێک پێک بینین بەڵام مامۆستا سەلام هەستم کردیانی لە قسەکانی تۆ دکتۆر محەممەدیش ئێوە منەویر و منەزیر و چۆنەڵی ئەوانەی کە لە پشتی خوێندنەوەیان ێ بۆ ڕووداوەکان ئەوانە تۆمەتبارەکەن یا ئەڵەن وەکو پێویست نەبوونیان ڕێیان گرتووە باشە سیاسیە کە نەیزانی بێ سیاستکە من ئێستا ئێمە ناڵێن بۆ نمونە بە تهدیدی کەس دیاری ناکەین ئێمە ئەزمونمانەیە ئەزمموی شۆڕشی شێخ مەحموودمانەیە لە ساڵانی بیستەکان وەکو تۆڵە یەکی 1970 ئینگلیس دانی پیانە کە حکوومەتی حکومڕانی ناوچەی لانی کەم مانتیقی سلێمانی بێ باشە ئێمە حکومڕانەکانمان بەشێکی زۆری دەسەڵاتەکانیش لۆکاڵی بوون یعنی دەسەڵاتێکی یەکگرتو نەبووە تێگەشتێکی یەکگرتو نەبووە بۆ سلێمانی بۆ هەولێر بۆ کەرکک بۆ دۆکی ئێستا یعنی ئەمانە نەبووە بۆچیە بێ ئەوان والێ بکەین کە زۆر جار سیاسیەکان بەپی بەرژەوەندی سیاسی ئیقلیمی و نێودەوڵەتی هەڵسوڕێنراون ئێستا ئەو کاتی با بڵێن ئەوەی کاتی شێخی سلێمانی پایتەخت بوو ڕاستە کێشەی گەورەی لەگە هەولێر هەبوو کەس لە هەولێر اعترافیە نەدەکرد یعنی سوڵتەیەکی شێخ لە هەولێرێ نەبوو هیچ جارێ لە بادینان هەر نەبوو یعنی نییە لەو دەوروبەرینی هەتا لە کۆیە نەبوو لە ڕانی نەبوو یعنی لەسەر ئاستی تاکە بوو ئەنی ئاستی سوڵتە هیچ هەتا ئەو مەلای گەورەی کۆیە مەلاگچکەی هەولێرێ ئەوەنە هیچیان باشە بۆ تۆ تەبری سیاسیەکانەکە یعنی لەما چ پێ دەڵێم بەڵام ئەوەی کێشەکە باودن دەڵێ منەوەرەکان کێشە بوو ئەوانە هەموو لە سلێمانی بوون ئەوانە هەر هەموویانەی لەوانە دکتۆر باسیەوەی کرد کابرن لە دەوڵەتی عراقی هیچ کاتێک لە دوو وەزیری کەمتر نەبووە بەڵام مەلەکی ئەمە چی لە تۆفیق وهابی بکەم لە 5 وەزارەتی وەگرتووە بەڵام ئەوەی کە لە تۆفیق وهابی دەجێردرێتەوە یەکلەوانە معروف جاوک دەیجێرتەوە کاتێک کە ویستیان لە پاش باڵەن شەڕی بارزان منتەقی بارزان چۆل کرا ویستیان ئاشووری تێدا بچێنن ینی ئاشووری دەدانێن ئەوەی کە بابرن پەسەندی ئەم ڕایی دەکرد کە ئینگلیز لێ دەیکرد تۆفیق وهابی نەک هەردەنجی لەسەردا بەڵکو زۆریشی خەڵکان هەندا لە کتێبەکەی معروف جاوکی نووسراوە زۆری کەسشی هەندا کە بابلەن قبولی بکەن بابلەن ئەم ناوچەیە ببتە ناوچەیەکی ئاشورستان یعنی بێ ئاشورستان لەو ناوچەی هەرێمی کوردستان برێ دروست کرێ کەواتە بەڵام ئەوانی کە ئێستا لە سلێمانی پێ بگوتی منەوەرەکان چ شایەتە هەموو منەوەرەکان ئەوانی کە لەوێندەرێ هەبوون تاکە نەبێت هەتا بێکەس کە باسییان دەکە دەرێ ئەمانە منەوەرانە جێگەی باوەڕ نین لە ڕێگەی پارە و فلان ئەوانە هەموو شتێکە فرۆشن کە بێکەس باسییان دەکات پاک بێکەس قەزدم ینی ئەوانی کە دەوروبەری کە لە شعرەکەی هەتا پیرەمێت کە باسی وەفدی کوردستان دەکات ئەمانەی کە چوو بوون ئەو بازرگانانەی وێندەرش ئەمانە هیچیان شێخی نەبوون هەتا لەو ڕۆژانەمە ئەوەمان کردەوە نیادی 6 ئەیلولمان کردەوە بێکەس خۆی لەوێندەرێنە بە برینداری گیرە ئەنی بە برینداری بە بەردوو بەوانە لەیاندا کە باڵێن سوڵتە لەیدا ئەمە ئەو دیفاعی کاو کردی بەڵام ئەوانی بێ بازرگانەوانەکان هەمویان چوونە بەغدا باڵێن تەبری خۆیان لەو خەڵکی کوردەکە چۆن باڵێن ڕاپەڕینێک دەکرێت دژ بە دەسەڵاتی عراقی بۆیە دەرم پەیوەندی ئێمە لەگەڵ عراقا پەیوەندیی سروشتی نەبوو ئەو پێڕەش بارزانانی دەکە دەڵێتن ئەمە عراق دەولە بالعنف بوو ینی بە ناچاری بوو
بەڵێ سوپاس مامۆستا سەلام دکتۆر محەممەد پێشتریش هەروکو مامۆستا سەلامش وەڵامی هەندێکی هەیەەوە یعنی ئێوە هەستەکەم خەریکە جیاکاریەک لە نێوان سیاسیەکان و منەزیر و منەویرەکان ناکەن باشەکە سیاسیەک بۆ خۆی سیاستێکی تەندروستی نەزانی بێ کورد عقلێتێکی سیاسی بەهێزی نەبوو بێ یا بڵێن یەکگرتووی نەبوو بێ لە ماوەی ئەم 100 ساڵەدا لە عێراق زۆر جار یعنی جو ئەوەندە لە ڕۆشنبیر و بیریار و منەزیرەکان گیراوە کە گوێیان لێ گیراوە لە ڕاستیدا ئەوان شتێکی باشیان نەگوتیە کە گیان لێ بژیرە ئیشکالەکە لەوە بووە یعنی بەڕای من ئێستا ئەو ڕای من وایە مشکلەی کورد کێشەی کورد کێشەیەکی فکریە بە دەرەجەی ئەساسی نەک سیاسی و عسکەری و اقتصادی یعنی کێشەکە لە فکری کووردا بووە لێراگە وەڵامەکەت بیر نەچێت خۆ زۆر جار لە فەلسفەی سیاسی شاتیایەتی ئەڵێ بۆ خۆی سیاست زیاتر بۆ دڕونکە بەڵێ خۆی سیاست ئەمانە دروستەکە بۆ سیاسیەکان نەیانتوانیوە کەشی فکر و کەشی سەقافە و کەشی تەوعیە بەرهەم بۆ زیاتر ڕوونکردنەوە کورد هەتاکو ئێستاش خیتابی کوردی خیتابی سەقافی خیتابی سیاسی خیتابی دەستگاکانی ڕاگەیاندن هەمووی هێرشە بۆسە دەوڵەتی عێراقی دەڵێن ئەو دەوڵەتە بە زۆر دروستکرایە هیچ ئەساسی نییە داوا دەکرێن پارچە پارچە بکرێن لە کاتێکیشدا داوای مافی لێ دەکەن چۆن ئەتوو لە کاتێکدا اعتراف بە دەوڵەتێک ناکەی یعنی وەرە خیتابی کوردی لە هەموو ئاستەکان هەمووی هێرشە لە بۆ ئەو دەوڵەت دەڵێت تاریخی ئەو دەوڵەت هەر کیمیایی و ئەنفال و ئەوەیە لایەنە باشەکان هیچ باز ناکە بەس تەرکیز لەسەر لایەنی سلبی دەکا و داوای هەڵوەشاندنەوەی دەکا و دەڵێت دروستکردنی شتەچی مستەنع بووە لە کاتێکدا هەموو دەوڵەتێک مستەنعە خۆ هیچ دەوڵەتێک لە قورئان و ئینجیل و تەورات نەهاتی خوا بڵێ ئێمە دەوڵەتی ئێرانماندانە دەوڵەتی پێدوانیە کورد ئەمەی لە هەمووی قووەت دروستی کرد پێدوانیە کورد ئەمەی لە پەرچەکردداری ئەو نکولیت نەوتەوەی و چەسانەوەی لە نەزانی لە تێنەگەیشتن لە دیپلۆماسیەت بەڕای من لەوانەیە زۆربەی خەڵکیش لەگەڵم نییە دەوڵەتی عێراق لە ڕاستیشدا حەقیقەتەکان فاکتەکان وات پێ دەڵێ لەوە تیمێژوو هەیە هیچ دەوڵەتێک ئەوەندە دەرفەتەی مافی سیاسی و ڕۆشنبیری کە عێراق دایتی بە کورد نەیدایە بۆ نمونە هەموو دەوڵەتەکان دیارن یەکێتی سۆڤێتی جاران دەوڵەتی عوسمانی تورکیای نوێ ئێران سووریا عێراق ئەوەندە مافەی ڕۆشنبیری و سیاسی بە کوردی دایە هیچ دەوڵەتێکی تر نەیدا باش بەڵام کورد ئەوەندە هێرشی کردیتە سەر دەوڵەتی عێراق هێرشی نەکردیتە دەوڵەتەکانی دی ئەوەندەی داوای هەڵوەشاندنەوەی ئەو دەوڵەتە دەکات داوای هەڵوەشاندنەوەی یعنی بە بڕوای تۆ بەستان ئەوە تەعاملێکی نامەنتیقیە دکتۆر بەڵێ ئەوەندەی کورد بەشدار بووە لە لاوازکردنی دەوڵەتی عێراق لە ڕاستیشدا گەورەترین کەس کە زیانی کردێ لە لاوازبوونی ئەو دەوڵەتەی کورد بووە یعنی خیتابی کوردی چ دەڵێ عێراق ئەگەر بەهێزبی کورد زەرەر دەکات لە کاتێکدا عەکسەکەی ڕاست بووە عێراق ئەگەر بێهێزبی کورد زەرەر دەکات بۆ نمونە لە 1970 عێراق کە ئەنفالی کرد لە ئەنجامی بەهێزی نەبوو لە ئەنجامی بەهێزی بوو هەستی بە لاوازی دەکرد هەستی دەکرد دەوڵەتەکە مهدەدا 2014 دەوڵەتی عێراق کە بێهێز بوو کورد ئەوەی بەسەر هات کە دیتمان با بڵێن لە ئەنجام یعنی بۆیە کورد خوێندنەوەیکی هەڵەی هەبووە پێی وایە ئەگە ئەو دەوڵەتە بەهێزبی یەکەم زەرمەند کوردووە لە کاتێکدا واقع پیشانی دەدا کە کاتێک ئەو دەوڵەتە بێهێز بۆ یەکەم زەرم دووش خاڵەکی دی زۆر گرنگکە ئەم جاریشی تریش لە جێیتر وتیمە مەرز نییە هەڵوەشاندنەوەی دەوڵەتی عێراق ببێتە هۆی دروستبوونی دەوڵەتی کوردی لەوانەیە وەزعەکە زۆر خراتروی لەوانەیە تو بکەوێت بەر دەستی دەوڵەتە چیدی کە ئەوەندە مافەشت هەیە لێت بستێنیتەوە یان بکەوێ بەردەستی ڕێکخراوە کە هەر وجودت بە تەواوی بستڕێتەوە بۆیە من دەڵێن ئەوە زۆر گرنگە یعنی وەڵامی ئەو پرسیارە بدراباوە ئێستاش گرنگە بدرێتەوە کە ئایا کورد لە عێراق ئەوە گرنگترین پرسیارە استراتیجیەکێک دابنێ بۆ ئەوەی پەیوەندی لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ عێراق لەگەڵ عەرەب لەگەڵ کوردی پارچەکانی چۆنبی یعنی ئەو پرسیارە گەورەترین پرسیارە بەڵام هەتا ئێستا گرنگی پێ نەدرایە شتەکان تێکەڵ کرایە باشە دکتۆر ئەو پاساوانەی تۆ باست کردیا ئەو خیتابەی کورد کە لە ماوەی 100 ساڵا بەرامبەر بە حکوومەتی عێراقیە بۆ بە بڕوای تۆ ئەمە ئەبێتە پاساوی ئەو هەموو کارەسات و ڕووداوە ناخۆش و تاڵی کە بەسەر کوردهاتووە ئەگە کوردوانە بۆیە بە بڕوای تۆ ئەمانە ڕویان نایە بەلانی کەم کەمتر دەبوو بەلانی کەم من بۆ نمونە بۆ دەینەوە
ئێستا بۆ نمونە کە دەوڵەتی عراقی دروست دەبیار پەیوەندی هەیە بە پرسیارەکەیت و بیدایەت ئەو دەوڵەتە هیچ ترسێکی نەبوو لەوەی کورد پۆست وەربگری بۆ نمونە وەزیری بەرگری دیفاع وەکو گوتمان کورد بوو ڕئیس ئەرکانی سوپا کورد بوو بە کرسەدقی بەڵام کاتێک بە کرسەدقی لە ساڵی 36 کودەتا دەکا و باز لەوە دەکرێت کە دەوڵەتی کوردی ئەوانە بۆی ئەو دەوڵەتی عراقیش لە پاش ئەو ڕووداوە دەست پێ دەکات ترسەکی دەبی لەوەی پۆست بداتە کورد دواتر مەسەن ئێمە لە شۆڕشی ئەیلول دەبینین کە زۆربەی پۆلیسەکان دەستنە ناو شۆڕش دیسان ترسەچیری دروست دەبین لە کاتێک کۆماری کوردستان دروست دەبینین بەشێک لە چار ئەفسەرەکە دەستنە ئێران کە ئەو دەوڵەتە چی دیە بۆی ئەوانە ئەو ڕووداوانە هەموو کاریگەریان هەیە لەسەر ئەوەی کە دەوڵەتی عراق بیر لەوە بکاتەوە کە هەندێک پۆستەیە هەستیارە حساسە لەوانەیە ئەگە بدرێتە کورد زەرر بە دەوڵەت بگەینی ئێمە گرفتەکەمان لەوەیە بەس بە منطقی خۆمان بیر لە بابەتەکە دەکەینەوە هیچ جارێک بە منطقی دەوڵەتی عراقی بیرمان لە بابەتەکان نەکردیتەوە یعنی ئەوە گرفتێکی زۆر گرنگە ئەتوو بۆ ئەوەی لە بابەتێک بگەین نابی هەر بە منطقی خۆت لایانی خۆت بیر لە بابەتەکە بکەوە جارە چیش وەکو منطقی دەوڵەت بیر لە بابەتەکە بکەوە یعنی لێرە من لەگەڵ قسەی ترامپم گوتی کوردیش مەلایکەت نییە یعنی ئەو خیتابی کوردی ئەو ڕاست نییە دەڵێ لایەنی دەوڵەتی عراقی شەیتان بووە و فاشیز بووە و نازام نازی کوردیش فریشتە بوو کوردیش هەڵی هەبووە یعنی هەتا لە ناو خودی حزبی بەعس ئەمە چەند سەرکردەی حزبی بەعسمان هەبووە تاها یاسین ڕەمەزان بەرپرسی هەموو جێ شعبی بوو لە عراق تاها محەدین معروفمان هەبوو خەڵکەکی دی زۆرمان هەبوو یعنی لە هەموو هەڵەکانی دەوڵەتی عراقی کوردیش بەشدارە ئێستا هەمووی مانگە گنابی سەرکردەی هێزی ئاسمانی عراق بە گەندەڵی محکەمە کرا و دوایە لە کاتی محکەمەکردنەکەی بوو لە دەرەوەی محکەمەکە بوو هەڵاتە بوو یعنی بۆ دەبی هەموو خراپیەکان ئێمە بدەینە پاڵ عەرەبەکان و هەموو باشێک شتێکی وان نییە لە تاریخ بەڵێ سوپاس دکتۆر مامۆستا سەلام ئەوەی دکتۆر باسی کرد کورد خاوەنی استراتیژیەتێکی نەتەوەی و بەرنمەیەکی سیاسی نەبووە بەڵام ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کوور وەردەگرین و دەگەڕێنەوە وڵاتە دووبارە سڵاو مامۆستا سەلام بەر لە ناوبڕەکە و پرسیارم کرد کورد خاوەنی استراتیژیەتێکی نەتەوەی و بەرنمەیەکی سیاسی نەبووە بە پێی قسەکانی توێژەرێکی وەکو دکتۆر محەممەد کە باس لەوە ئەکا کە کورد نەیتوانوێ ئیسفادە لە قۆناغە مێژوویەکانی خۆی بکە بۆ مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی عراق تاوەکو پەیوەندێکی تەندروستە بێ ئێمە نەک هەرتەن هەواڵن لە مەسلە نەتەوەی سیاسیەکە باڵێن کە بەرنامەی سیاسی هەتا لە مەسلە پەروەردەییەکە ئێمە ڕۆیایەکی نەتەوەی من نییە ئەو ڤژنەکە بە کە پێویستە هەبێت بەداخەوە ئەگە بڵێن قسێک بکەین بڵێن کورد زانەکانی نەزانترن یعنی یەک لەوانە تۆکە بینێ بەرچاوت یەک نمونەی زۆر جوان شێخ محمود لە تەموزی 24 ئەوە کەس سقۆتی کرد ئومێدی استقلالیشی کە دەردەکرد بەڵێن ڕۆژنەجەری ئومێدی استقلال کە لە تەموزی 24 لە دەوڵەتی شێخ محمودی نەما یعنی بە یەک مانگ پاشتر لە زاناکانی کورد یەک لەوانە برێت زەمیلسایی بۆ ئەوانەی کە لە دەوروبەری بوون لە مانجی هەشتن یەک تەنها یەک مانگ زەریدەیەکی دەکرد لە تاریخی کووردا زۆر نوێیە زەریدەی ژیانەوە ینی ژیانێک دوور لە شێخ ینی کاتی عەبدوڕەقیب و یوسف کە باسی ژیان و ژیانەوە دەکات هەردووچی ئەگە بتەوێت تۆ تاریخی جوێن بنووسی دوێنە ناو ڕۆژنامەی کوردی ئەم ڕۆژنامەی یەکەم ڕۆژنامە برێ خەڵاتی یەکەم وەردەگرێت ڕەخنەش بوو لە سەردەمی شێ مەحموود تەواوی لەسەر هەتێ وشەی وای تێدایە لە ڕۆژنامەی کوردی هیچ شتێکی وا باز دەکراوە بڵێن تۆ داوی چەتە و ڕێگر و ئەوانە بۆ دەسەڵاتێکی کوردی بەکاربیێنی کاتێکەوەدا ئەم ڕۆژنامەیە دروست بوو لە یەک مانگ پاشەوەی شێخی نەوشەرۆ مستەفا دەڵێتن ئەم ڕۆژنامە ئینگلیز یەک شتی بە کوردی گوتی ئێوە لە مەودووە کورد نین ئێوە هاوڵاتی عراقین بتانەوە نتانێت ئێوە بەشێکن عراق ئەوە نما وەکە شێخ محەمودی لە سەردەمی شێخ محەمود با بڵێن باشووری کوردستانی دەگوت کوردستانی خوارو گوتی شتێک نما بەناوی کوردستانی خوارو ئێستا تو بەشێکی لە عراق کە بەشێکی لە عراق ئەوانەی کە دکتۆر باسی کرد ئەم هەموو با بڵێن ناودارانەی کورد
کە بابرن بەوەی شێخ رازی نەبوون هەموو سوڵتان لەوەی بەغداوەگرت یەک لەوانە کە ئەو دوو برایی بنکەیژین لە سلێمانی دەرێن ڕۆژنامەی بانجی کوردستان یەکێ لە بلاوەکراوەکانی سەردەمی شێخەن بە هیچ جۆرێوانە ئەم ڕۆژنامە لە سەرەتای دەرچوونی لە لای ئینگلیزەوە دەرچوو ئەو مستەفای پاشای یامولکی کۆتاییەکەشی هەر لە بەغدا دەرچوو یعنی نییە هەم لە سەرەتا هەم یعنی قەزەکەم مەمەستەکەم چیە ئەوانەی لەو چواردەوەرە بوون کە لە سیاست نزیک بوون لە ڕۆشنبیری نزیک بوون مستەفا پاشای یامولکی یەکەم کۆمەڵی کوردی دروست کردە لە 1920 لە سلێمانی لە غیابی شێخە لە سەردەمی مێجەرسۆنە یعنی کە ئەوانە کە باو برێزانایەکانی ئەو سەردەمە بوون هەر هەمویان بە بڵێن پاڵپشتی شێخیان نەدەکرد هەر بەڵام هیچیشیان پێ نەکەوە نییە جەگەر ڕخسەتە من ئەوەی دکتۆری تەواو بکەم خۆی ئەوە ڕاستە بەس بەشەکی بابەتەکەیە بەشەکەی دی ئەوەی گرفتەکەی شێخ مەحموودیش چ بوو گرفتەکەی شێخ مەحموود لەوەی دابوو کە کاتی خۆی دەوڵەتی عوسمانی پەیوەندێکی پتەوی لەگە بنەماڵەی شێخ مەحموود هەبوو دەوری زۆر بوو لەسەرەوەی و بنەماڵەیە دەوڵەمەندتربی لە سەڵاتی زیاتربی لە سلێمانی گرفتەکە لەوەدا بوو کاتێک دەوڵەتی عراقی دروست بوو منطقی ئەوە بوو شێخ مەحموود وەکو ئەمری واقع تەعامل لەگەڵ ئینگلیز و عراق بکە چونکە ئینگلیز گەورەترین هێز بوو لە جیهان یعنی ئیوەی نەبوو مقاومە بکرێت خۆی دەوڵەتی عوسمانی خۆی تەسلیم ببوو بەڵام گرفتی شێخ مەحموود ئەوە بوو پەیوەندی لەگەڵ پەیوەندیە مێژووی عائیلەکەی لەگەڵ دەوڵەتی عوسمانی نەپچڕی لە کاتێکدا ئینگلیز داوای ئەو شتیان لێ دەکرد بۆیە ئەوە زۆر بە زەرەر گەڕاوە لەسەر مەسەلەی کورد لە عراق بۆیە لە کاتێکدا وەکو گوتمان خوێندەوارەکان گلەییان لێ دەکرێت شێخش گلەیی لێ دەکرێت یعنی لە ساڵی 1922 بەیانەشی هاوبەشی بریتانیا و حکوومەتی عراقی هەیە و لە زۆربەی سەرچاوەکانی مێژووی عراق هەیە دەڵێ حکوومەتی بریتانی و حکوومەتی عراقی ئامادەنە دان بە ئیدارەیەکی یان حکوومەتێکی کوردی لە چوارچێوەی عراقدا بنێن داوا لە شێخ مەحموود دەکەن بستە بەغدا مفاوەزات بکە بۆ ئەوەی ئەو حکوومەتە ئەو ئیدارەیە دروست بکەن یعنی لێرەدا ئەو حکوومەتی هەرێمەی کە لە 92 دروست بوو فرسەتەکە بوو لە 22 دروست بی بەڵام شێخ مەحموود لەبەرەوەی خوێندنەوەکی ڕاستی نەبوو پەیوەندی لەگەڵ تورکیا ئێمە دەڵێن تورکیا گرنگە ئێستاش گرنگە بەڵام لەو کاتیدا گرنگتر ئەوە بوو بچی لە بەغدا مفاوەزات بەڵام کێنەی کرد هەموو فرسەتێکی لەدەستدا قەزیەی کوردی هاتە سەر سفر و ئینگلیزەکان تووڕە بوون و فعلەن مەسەلەکەیان قەپات کرد بەڵێ هەرچەند ئەوە کۆڵێ با مافی مامۆستا سەلامیش نەخوێن بەڵام دکتۆر لەو کاتەشە خۆتەزانی مەلک مەحموود لەوانەیە بەشێکی زۆری کێشەی ناوخۆی ناوچەکە و هۆزەکان و تەنانەت دەوروبەر خۆشی ئەزانی پێشتریش هەم لەگەڵ دەوڵەتی عوسمانیا و لەگەڵ بەریتانیەکانیشە یعنی جەنگە ئەم بەم هەموو گیر و گرفتەوە ئەگەر بچوایەتە بەغدا ئەو کاتانە ئایا ئەیتوانی ئەو کێشانەشی چارەسەر بڵێ ئەگەر بچوو با بەغدا و ڕەفیق حلمیش وە دەڵێ ڕەفیق حلمی کە کاتبی بووە ینی لە زۆر لێ نزیک بۆ وا دەڵێ دواتر دەڵێ پێشم گۆ دەڵێ من ئەوەندەی تێگەیشتیمە ئەنگۆ باشتر بکەن یعنی خۆشی زانیتی هەڵی کردیە یعنی لێرەدا لە ڕاستیدا ئەوە هەڵەی کوشندەی شێخ مەحموود بوو هەتا ئەحمەد خوازەش باز دەکات دەڵێ خەڵک گلەییان لێ کردی و گوتی تێگەیشتنی من وا بووە با خەڵک لە دوای من باشتر یعنی تعامل بکە لەگەڵ باشتری باتە پێشەوە مامۆستا سەلام ئەوەی کە دکتۆر من بە پێچەوانە بیرەوەی دەکەم وەگەنە شێخ ئەگەر هێز پەیوەندێکی لەگە بابرن تورکیا هەبوو بێت ڕاستە بەخۆی خۆی و باوکی چوونەتە تورکیا بەڵام شێخ بابلێن پێشی باڵێن سلێمانی بگیرێت ئەو نامی بۆ ئینگلیز نردووە لە کەرکک ینی پێشەوەی باڵێن ئیدارە لە کەرکک لە سلێمانی دروستکرێ نامەی لەسەر ئەو نامەیە ئەگە تورکیا شێخی ئەوها لا دۆست بێتن حکمی ئەدامی بۆ شەخی دەرکرد کە تەنفیز دەکرا ئەوەی مامۆستا ناوچە ئەو زابتەکەی وێن تورکیا لە کاتێکە کەرکوچیان گرتەوە کە تەنفیزیان دەکرد لەبەر ڕەوشەکە ڕەوشەی سیاسەکە گەنە نامەکەی شێخ مەحموودی کەتە دەست تورکەکان حکمی ئەدامیان بۆ دەرکرد ئەگە باوی ئەگە دۆستی بێ حکمی ئەدام چۆن بۆ دۆستێکی خۆیان دەردەکەن بەڵام بەڕاستی ناڵێم ئەوەی کە لە سلێمانی لەو کاتی دەگوزارا باورە ئەمە گوتمان ئینگلیز هیچی خۆشی لە بنەڕەتدا ئەو کتێبانی کە ئێستا بەدایان کتێبێ سە لەو سەردەمە نووسراوە کورد لە بەڵگەنامەکانی بەریتانیادا لە هیچ شوێنێکە ئیشارە بەوە نەکراوە کە ئینگلیز بەتەمای دروستکردنی دەوڵەتێک ئەوەی دکتۆر باسی دەکات ئەوەی لە 22
لە 23 با بڵێن ئەو کاتی لەو کاتە نیە هەر مانگەک پاشەوە سلێمانی تۆ باران کرد یعنی ئەگە تۆ بەمەست بیت دەوڵەتێک بۆ کورد دروستکەیت بڕەوەی لە ئەحمەد خوازان نووسراوە لە ڕەفیق ئەلمون هەموو بیدەوەرانی کەو کاتی نووسراون هەر یەک ساڵ پاشەوە سلێمانی تۆ باران کرد بۆ خەڵکەکە هەمووی ینی با بڵێن ئینگلیز خۆی ئەو نیەتی نەبوو بەڵام بەس قسەکەی ئێمە لەسەر استراتیژێتی نەتەوەی میتۆد یا بەرنامەی سیاسی ئەو 22 ئەم بڕیارەی 22 کە بەدە ئینگلیز بەیان نامەکە مامۆستا یەک هەفتە ئەوەی هەبوو ئفکتیڤ بوو ینی بە کاریگەر بوو لە هەفتەیەک پاشەوەی ئینگلیز هەر بەڵام گرنگەوەی بەڵگەنامە هەیە گرنگەوەکو بەڵگەنامە وجود بەڵگەنامە هەیە دووش بۆ وای لێ هات دەبەر ئەوەی کە شێخ مەحموود نەچوو لە هەمان کاتدا ئیعلانی مەملەکەتی گوتی من مەلیکی کوردستانی باشوورم یعنی کەواتە جیابەوە لە عێراق ئیعلانی استقلالی کرد لە کاتێکدا فەشەلی هیناوتە تەجروبەیە لەبەر ئەوە نە هیچ دەوڵەتێک نە عێراق نە ئێران نە تورکیا نە بریتانیا نە هیچ دەوڵەتێک لە کوڕەی ئەرزی ئەترافی بەو تەجروبەی نەکرد فەشەلی هینا ئەوە بوو ئەماوە دەڵێن لە کاتێکدا ئەو دەبواە بچوو با بەغدایە نامەی دەنێری لە بۆ کەمال ئەتاتورک کە کەمال ئەتاتورک سوڵتەی نییە لە عێراق نامەی دەنێری لە بۆ لینین لە کاتێکدا لەنین خەریکی شەڕی ناخۆ بۆ ئەو کاتدا لە سووریا لە بینی جێشی سوور و سپی شەڕی ناکۆ یعنی بۆیە فعلەن ئەوانە بەڵگەنە کە شێخ مەحموود خوێندنەوەیکی سەقەتی هەبووە بۆ ڕووداوەکان چونکە کێشەکە لە بەغدا بوو ئەو نامەی دەنات لە بۆ ئەنقەڕە و لە بۆ مۆسکۆ و نازەم لە بۆ ئەو وڵاتانە ینی ئەوەیە بەڵگەکان ئەوەیە و هەموو مەسادرەکان دەڵێن ئەگەر شێخ مەحموود ئەوانی دەوروبەری ئەحمەد خواجە و ڕەفیق حلمی دەڵێن ئەگە ئەو کات بچوو با بەغدا وەزعەکە بەو جۆرە نەدەبوو کە ڕوویدا بەڵام دکتۆر یعنی هەروەکو پێشتریش من پرسیم شێخ مەحموود لە کاتێکا کە هێزەکەی مەحدودە دیاری کراوە ناوچەی جوگرافیایی دیاری کراوە ڕاستە مامۆستا سەلاموتی سلێمانی پایتەخت بووە ئەو کاتە لە بیستەکانە بەڵام ینی ئەو چی ینی ڕەفیق حلمی دەڵێ ئینگلیزەکان کە لە شێخ مەحموود بێئومێد بوون بیریان لەوە کردەوە بەدیلێک ببینەوە بۆ شێخ مەحموود بەڵام لەو کاتدا لە ساڵی 22 شێخ مەحموود لە ڕاستی دیارترین سەرکردە بوو کەسێک نەبوو لە کوردستانی عێراق لە ئاستیوی بۆیە بیریان لە حەمدی بابان کردەوە کە کوردێک بوو لە بەغدا دادەنیشت بەڵام دوایە دیتیان شێخ مەحموود ڕێنادا حەمدی بابان چونکە کەسێکی ڕۆشنبیر بوو عەشائیری نەبوو خەڵکی لە دەوروبەر نەبوو دیتیان حەمدی بابان لە ئەرزی واقع سوقلەکی نییە یعنی ئەگەر شێخ مەحموود دژایەتی بکە هیچی پێ ناکرێت بۆیە وازیان لە مەشروعی کورد و مەسەلەی کیانێک لە بۆ کورتینە مامۆستا سەلام ئەوەی کە مامۆستاش باسی کرد ئایا ئەوە لە نێوانی استراتیژیەتی نەتەوەی و لە نێوانی بەرنامەی سیاسی و لە نێوانی بەشداریکردن لە حکوومەتی عێراقا کە باسی مەلیک مەحموودی کرد ئایا ئەمە یعنی کامیان یعنی خاڵی لاواز بوو کە لەو کاتا لە ناو بزوتنەوەی سیاسی کوردیا هەبوو ئەمە داوانە با بڵێن وەک دکتۆر دەرێتن سیاستەکەی باڵێن شێخی سەقەت بوو بەڵام لە پاش کەوتنی شێخ بە چەندان ڕۆشنبیری کورد زانای کوردبوونە ئەندام لە پەرلەمانی عراقی لە 25ەوە بگرا هەتا 58 پێم بڵێ یەک شت ئەمانە کە توانیان کە بیکەن بێگومان ویستم یعنی ئەو پرسیارەکەم ئەنجومەنی نیشتیمانی عێراق بوو لەو کاتەوە ئەحمەد موختار بەگی تیا بوو تۆفیق وهابی تیا بوو کۆمەڵە لە ڕۆشنبیرەکانی تری کورد و نووسەرەکانیشی تیا بوو کە هەندێک لە بەرهەمەکانیان تا ئێستا ماوەتەوە یعنی من لە بەرنامەی پێشوشا بۆ میوانەکانم کە لە هەفتەی ڕابردووە دابەزیوە ئەم پرسیارەم کردووە ئایا نوێنەرانی کورد لە بەغدا چ بەرنمەیەکی سیاسیانە بۆ داوای چیان بۆ کورد کردووە هیچ بەرنامێکی سیاسینەوە بەڵام تەنها برێت ئەو کتێبەی با بڵێن محەممەد ئەمین زەچی کە دوو تەقەڵای بێسوود کە با بڵێن بۆ مەلیک فەیسەلی دەنێری لە مەسەلەی زمان ئێستا ڕاستەمە هەندەشت با بڵێن بە ڕاستیکەینەوە یەکەم جار زمانی کوردی کە هاتە ناو پەروەردا لە ڕێگەی ئینگلیزەوە هات ئەوە کاتە ناو با بڵێن ڕاگەیاندنیش بێزگە لە مەسەلەی کوردستان هەر لە ڕێگەی ئینگلیزەوە هات ئەوان لەوان ئەمە ئینکاری شتانە ناکەن بەڵام ئەوە بۆ سیاسەتی خۆی من کتێبێکم دەرکردووە مێجەرسۆن بە ئینگلیزیەکەی دەنووسیتن دەرێ ئەم ئەو ئێتمامدانم بە زمانی کوردی بۆ کورد نەبووە بەڵکو بۆ ئەوە سەر ئینگلیزانە بوو بۆی با بڵێن ئیشەکانی خۆیان ڕاپەڕێنی بە هیچ جۆرە لۆ کتێبەکەم بە ئینگلیزی شێ و بە ئینگلیزیش دامگرتووە بەخۆشی لە پێچی کتێبەکەی خۆی نەک با بڵێن بەڵام کاکتۆر پێش ئەدمۆس مێجەرسۆن کتێبی قوتابخانەی بە زمانی کوردی دانا ڕۆژنامەی پێشکەوتنی دەرکردە لەو ڕۆژنامەیە یەکەم
مسابقە دەڵێ ئەوەی بە کوردیەکی پەتی بنووسی مامۆستاوانە هەموو دیاریدانە ئەوە هەموو دیارە ئەمانی کە باونە ئەم دەڵم چی شێخ لە کتێبەکەی خۆ نەوچێ مێجەسۆن لە کتێبەکە لێرە کتێبەکێ لەسەر الصحافة العراقية وسياسة بريطاني منطقية دەڵێ ئینگلیزەکان کە هاتنە عێراق خاڵەکی سەرەکی سیاسەتیان ئەوە بووە کە عێراق پەیوەندی لەگەڵ دەوڵەتی عوسمانی تورکیای نوێ ببڕێت پێشتر ئەو دەوڵەتە بۆیە دەڵێ یەک لە خاڵەکانیان لە منطقەی عەرەبی زمانی عەرەبیان گەشە پێدا دەخوێندن لە منطقەی کوردیش زمانی کوردیان گەشە پێ بدا بۆ لۆ ئەوەی دوورکەونەوە لە تورکی کە خاڵێکی پەیوەندی خەڵکی عێراق و لەگەڵ بەڵام ببوورە دکتۆر سەلام باسی کرد ڕاستەکە یعنی بەشەوەندی پراگماتیزمی ئەوەیە خواست لە بۆ تێگەیشتی ئەوانەی خۆیان ئەمەی یەکەم کتێبی قوتابخانەی یعنی ئەوەی قوتابی لە مەکتەبێ دەیخوێنی لە سەردەمی مێجەرسۆن لە ساڵی 1920 کە کاتی خۆی فەرهاد پیرباڵ کتێبەکەی بڵاو کردەوە لە یەک لە گۆڤارەکان لاپەڕەکانی ئەمنیشی شارەتم پێدایە مێجەرسۆن کتێبی قوتابخانەی بە زمانی کوردی دانا بۆ ئەوەی کورد دوور کەوتەوە لە زمانی تورکی چونکە گوتمان زمانی تورکی یەک لە حەلقەکانی بەستنەوەی خەڵکی عێراق بوو لەگەڵ دەوڵەتی عوسمانی بۆیە ئینگلیز کە هاتە عێراق لە بەسرا ڕۆژنامەی بە زمانی عەرەبی دەرکرد لە بەغدا بە عەرەبی لە بەغدا بە کوردیشی دەکرد تێگەیشتنی ڕاستی 1900 یعنی پێش ئەوەی بگاتە کوردستان ئینگلیز ڕۆژنامەی لە بەغدا کوردی بەغدا چەند بوو چەندیان یعنی لێرە سیاسەتەکە ئەوە بوو خەڵک دوور بکەویتەوە لە دەوڵەتی عوسمان باشە منطقیشە لەبەرەوەی ئەو دەوڵەتی لەو دەوڵەتی ڕاستە دکتۆر من ماوەی بەرنامەکەم زۆری نەما بۆی کۆڵە جەوهری بەرنامەکەم بۆ بینەران بخەمە ڕوو مامۆستا سەلام کەواتە ئێمە باسی ئەساسیات باسی بەردی بناغەی پەیوەندیە مێژوویەکانی کورد و عێراق ناکرێت ڕۆژنامەی تێگەیشتنی ڕاستی لە بۆ ئینگلیزەکان دەرکرایە چونکە ڕۆژنامەکە ساف کوردی بەڵام ئەوش بە بەڵکە نامەکان کە باسی ئەکا ئەڵێکا کە ئینگلیزەکان بۆ ئەو کردویانە بۆ ئەوەی کاروبارەکانی خۆیان لە ناوچەکە جێبەجێ بێت مامۆستا سەلام کەواتە ئەکرێ بڵێن لە پاشە خۆ مێجەسۆنە چکە دروست بەردەوام بێت بەڵێ بەڵام مامۆستا سەلام بە بڕوای تو ئەمە ئێمە باسی ئەساسیاتەکەین کە 100 ساڵە لە بەغداین کەواتە ئێمە ئەساسەکەمان بە خوار و خێچیە ناو بۆیە دیوارەکەش بۆ سەرەوە لەژێر سەقفێکایە بە خوار و خێچی هاتووە ئەمە چۆن ڕاست ئەکرێتەوە ئایا ئەم استراتیژیەرۆک و دکتۆر لە سەرەتاشەوە باسی کردوە خۆشت بووی باست کرد و پشتگیریت کرد نەبوونی منەزیر و منەویر و تیۆریستێکی باش لە پشتی ئەمانەوە فاکتەرێکی بەهێزە بۆ نەبوونی ئەو بنەما باشە بەرلەوەیەوە جواب دەمە ئیشارە بە باوازە هەندێک جەدەلی تاریخ بێنین بەڵام بین لە سەر شێوە عامەکەی قسە بکەین قانونێکی عێراقی هەیە یاسای ناوچە یاسای زمان قانون اللغات المحلية یاسای زمانە فەرمیەکان ئینگلیز ئەگەر بەڕاستی مەبەستی کورد بایە یەک بەندێکی تێدا بەندی یەکەم دەرکە ئێستا ئێمە پێوەی دەناڵێنین ئێستا لە بادینان بابرن کرمانجی کراوەتە زمانی پەروەردە گەیشتە کولیش نەک لە سانەوی ماوە لە ئیبتدایی سانەوی ماوە هەموو تێبەڕ بەندی هەشتم دەرێت دەڵێ خەرچی بادینان ئازادن لەوەی ئەو شێوەیە بەکاربیێنێت کە بە خۆیان دانەوێت ئەو شێوەی خۆیان نەک بڵێن شێوەی سلێمانی ئەوەی هەولێرەوەە هەیە ئەو دەم ئەگە ئینگلیز مەبەستی بڵێن کورد یەک گرتو بێتن خۆی بڕیاری لەسەر باڵێن پارچە پارچەکردنی کورد لێ دەرم یەکەم جار بەڕاستی جیاکردنەوەی کورد هەتا ئەو پێشە و تاریخە شتێک نەبوو بەهشتەکان کۆمەڵێکی زۆر ناوی دیاری بادینان هەیە دەڵێن ئێمە دەمانەیە بە عەرەبی بخوێنین لە کوردی کوردایەتی من بابەتە جەوهەریەکە باسەکەمەوەی کە دکتۆری شێڵەوەی بەڕێزی شتێڵێ باواز ئێمە لە بەرژەوەندی و سیاسەتی نێودەوڵەتی و ئیقلیمی بێنین هەرێمایەتی بێنین قسە لەسەر خۆمان و ناوخۆی خۆمان بکەین خۆ ئەوی دکتۆر ئێڵێ بەشێکی زۆری یعنی بێگومان ئێمە فاکتەرە ناوخۆیەکان فاکتەری بنچینەیی پێکەوە هەڵنەکردن یاخود نەبوونی پلانێکی سیاسی بووە کە لەگەڵ حکوومەتی عێراقا نەمانتوانێت تەندروستانە مامەڵەکەین ئەگەر لە چوارچێوەی شخصی یا حیزبی یاخود خێزانی دەرچوو بێت ئێستاش ناتوانیت 100 ساڵ کەش ناتوانیت ئەو لە منەوە وەرگرە هەنجاران کە دەڵێت ئێمە چێشمان لەگەر دەسەڵات دەرانی عێراقی نا بە پێ بچانەوە چۆ پێم بڵێ 100 ساڵ پێش 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 100 ساڵ
باڵێن عەرەبەکانی باڵێن شارێکی بچووکی بەغدا سارێکی بچووکی عراق باڵێن کە عەرەب بن ڕۆژێک هەستا بوونەوە دەبرێ خۆپیشاندانێکیان کردبێ برێ ئەم شتانەی بە کورد دەکرێت ئێمە لەگەلی دانین ئەمە هەمومان مسلمانین هەمومان هاودینین چۆن باڵێن هەلە ئەمە لەو کاتی ئەوەی داعش ئێستا من زیرانێکم هات بە لە کەرکوچێ لە تکریتەوە ڕایان کردبوو گوتی ئێمە لە تکری زانیان پێدەگوتین دەگوت پێیان دەگوت القەبار مەقابر جەماعیە ئەوە هەموو کلاوات ینی بابرێن ئەوەی هەلەبجە هیچ ئەسل ئەساسی نییە ئەوان لە من بابرێن ئەوەی کە تێدەگات کەبرێن لە هەژدە سالیەوە بگرە هاتە ئاخر کەسی لە دەسەڵاتی عراق ئەم دەڵم 100 ساڵ تو بە 100 ساڵ عاقل نەبی کەی عاقل دەبیت ینی بتێ مسلمان ئیش بکەیت وەک مسلمان زۆر جیاوازە لە کەسی تر مسلمان تۆ بێجگەر لەوەی کە کەسێک سنجێنی خوا ئەوت لەگە دەکات بەڕاستی مسلمانیت ئەگەر بادەم ئەوانی کە لە عراقن عربەکانی عراق ئەگەر لەم 100 ساڵە تۆ شتێکت بینیوە لە هەر شارێکی عراقی برێکە عرب مووقفێکی باوەڕێ ئینسانیان بەرامبەر بە خۆ ئێستا سەدام نەماوە ئێستا ئازادیەکە دەتوانێت یەک شارێکرد بینی منیش ینی ویستم پشتیوانی قسەکانی تۆ بکەم بۆ ئێستا ئێمەگە نەقدی مەلیک مەحموود بکەین لە ساڵی 20ەکاندا هەچەند مێژوو هەردووکتان بەڕێسان جەنابەت توێژینەوە تەیە دکتۆریش پسپۆڕی بواری مێژوو هەمیشە بێتەوە بێتەوە سیاقەکەی خۆی لە سیاقی خۆیان نەقد بکرێت بەڵام خۆ لە دوای ئەو بزوتنەوەکان پارت و ڕێکخراوە سیاسی و کۆمەڵایەتیەکان بەرپرسی حیزبە سیاسیەکان ئەو بەرپرسانی کە ئەمڕۆ هەن دەسەڵاتێکی گەورەی ناوچەیان لەبەردەسایە خۆ ئەوانش سیاسەتی مەلیک مەحموودیان نەبوو بۆچی ئەوانش نەیانتوانی سەرکەوتوبن لە مامەڵەکردن لەگەڵ بەغدا و ئەوکەوتم ئەوانە ئێستا کە لە شێخەوە بگرە تاکو ئەمڕۆکە تێداڵین ئەمە ڕوویایەکی نەتەوەیمان نییە ڕوویاکی نەتەوەی نەکەوت بێ شۆڤینست بە هیچ زۆری من لەگەڵ شتانە دانیم بەڵام شت تو خەرچی خۆ لە بەرچاو بێت زمانی خۆ لە بەرچاو بێت من فەرقی من لەگەڵ عەرەبێکی بەغدا چییە یعنی چیمە ئەو دوو سێ چاوی هەیە من چاوێکم هەیە ینی ئەمە وەک ئینسان تەماشای یەکتر بکەین ئەگە وەک ئەو ڕوویە من ڕوویایکی ئینسانی بابرێن لە عراقە بەگشتی ئێستا ئەوەندە کەسێکە لە کورد دەکوژرێ خۆ ئەوەندەش لە عەرەب دەکوژرێ کەسیان منەزیرێک نییە بیر لە ڕوویایکی ئینسانی بکاتەوە بڵێ هەموو پێکەوە بژین هەرێکە لە سنوورجەم خەسەر برینەکە نقصانەکە لەکوێیە ڕوویاکە نییە ئەو ڕوویە ئینسانی بۆ دروست نابێت بۆ دروست نابێت سیاست وا پیسی کردووە ینی تۆ ناتانەوە بدۆزیەوە بەڕاستێکە هەش بێت سیاست بەواتای بەرژەوەندی شخصیەکان ئێستاەوەی ئەمەدا لە زۆر کە نەقدی دەسەڵاتی کوردی لێرە دەکەین بەڵام خۆ ئەوەی سە لە بەغدا دەگوزارێ نییە هەر تۆ تەقبولت پێ ناکرێت ینی نییە بۆیە دەڵێم ئەم گەندەلێت چ لێرە چ لە بەغدا لە هەر شوێنەکە ئەوەی کە لە سیاستن چار دەورێت سیاستن هەمیان تێدا بەشدانە ڕوویەکی بەڵام عەرەبی سونە دروستکەن عەرەبی شیعە دروستکەن کورد دروستکەن بۆی هەر کەس وەک ئینسان بژێت کوردیش بەشدارەوەی تۆ باسی بەغداکەی کورد شەڕەکە لەسەر جێگری و سەرۆک وەزیران لەسەر جێگری پەرلەمان لەسەر پۆستێکی سیادی وەزارەتی دەرەوە یعنی کوردیش بۆ خۆی بەشدارە لەوەی بەغدا کەسیان فریشتنی نا ئێمە فریشتەی ناوان فریشتن بەڵام بەداخەوە ئەو هەندەم پەرلەمانمان لە بەغدا هەیە دیمانەکانمە وەپشاندن لە بەغدا هەموو فریشتەنە ئەمە لێرە شەیتان دەژیت دکتۆر محەممەد استراتیژێتی نەتەوەی لای تۆ چییە؟ کە دکتۆر مامۆستا سەلامەڵێ نییە لای تۆ چییە؟ وەکو گوتم کورد لە عێراق پێویستە لەگە ئەو دەوڵەتەی خۆی بگونجێنی و استراتیژیەک دابنێ خۆی بگونجێنێ تەنازول لە مافەنەتەوەیەکانی بکە یا بەچی لە مافەنەتەوەیەکانی بکە خۆ تو پێشتر پرسیارەکەت کرد ئەو نوێنەرانە چیان بەدەستینە بەڵێ کورد لە بەغدا ئەم وەکو گوتم بەغدا پایتەختی ڕۆشنبیری کوردستان بوو لە سەردەمی مەلەکی زۆربەی ڕۆژنامە و گۆڤارە دیارەکان لە بەغدا دەرچوونە دکتۆر من یەک پرسیارەیە خۆی بگونجێنێ چی دەسەکەوێت لە بەغدا ئەوە مەوێت بۆ بینەران ئێستا ئەوەمانەوێت ئێمە بەرەو هەڵبژارنەکانی عێراقە چین زۆربەی حیزبە سیاسیەکان قسە لەسەر پرۆژەکانی خۆیانەکەن پرۆژەی نەتەوەیی داکۆکی لە مافی کورد لەوە چی بەدەست دێنێ لە بەغدا ئەگەر خۆی من ئەو پرسیارەگە مەجاڵم بدێ کورد لە عێراق چی بەدەستینا زۆر بەسەریعی پێت دەڵێن لە ساڵی 1930ەکان بیدایەت سیوەک سیدو یاسای زمانە ناوخۆیەکان دەرچوو قانون لغات المحلیە کە دەڵێ کورد بۆی هەیە لە خوێندن بە زمانی کوردی بکە لە هەندێک ناوچەی کوردستان و لە کاتی دادگاییکردن بە زمانی کوردی دادگایی بکرێ یعنی ئەگەر کوردێک عەرەبی نەزانی لە دادگا بۆ دەبی متەرجیمێک دەوڵەت متەرجیمی بۆ دابنێ
ئەوە یەکەمین خوتوەی دووەمی لە پاش 58 لە دەستوری عراقی هات گوترا کورد و عرب هاوبەشن لەو دەوڵەتە بران لە عێراقدا بەڵێ خوتوەی سێم لە هەفتە بەس دکتۆرێک دەکا خانوونی دووەمی بەندەکەی دەسوورەکەی 58 دەڵێ عراق بەشێکە لە دەوڵەت لە وەتانی عربی ینی کوردی زۆر دکتۆر ئەمە بڕک بە سەریعی چکە مەجال نییە بە خێرایی ماوەی بەرنامەکەم زۆری نەماوە لە ساڵی هەفتە گیرنجی هەرچەندە هەندێک کەس کەم دەکەنەوە ئەوەی ساڵی هەفتە 11 ئادار ڕوویدا بۆ یەکەمین جار باس لە جوگرافیای کوردستان کرا یعنی پێشتر دەگوترا مافی کورد لە عراق بەڵام مافی کورد لە چێ لە بەسرا لە بەغدا لە هەفتە جیاوازی لەگەڵ پێشتر هەتوو جوگرافیەک دابنێ لە بۆ ئەو کوردستان ناوچەی ئۆتۆنۆمی ناوچە یعنی جوگرافی فەرقەکە لە تەحدیدی جوگرافیا بوو دواتریش ئەمە دەزانین کە لە پاش 92 گەیشتە مەسەلەی حکوومەت و پەرلەمان بەڵام ئەم پرسیار دەکەم ئایا کورد لە ئێران لە تورکیا چ مافی هەیە ئایا وەکو تەمسیلەکەی هەبوو نەبوو چارێژی ئەوەی بەدەستی نایە باشە دوو لایەنە ئیجابیەکان نبینین ئەمە هەر لایەنە سلبیەکان ببین باشە پرسیارێکی ترکێن ئێمە لە دوای ئەوەی پێوتێ پرۆسی ئازادی لە 2023ەوە چیمان دەستکەوتووە لە بەغاو نوێنەرانی کورد لەوێ چیان کرد ئەمەی توی ڵێ ئەمانیان بەدەستیاناوە خۆی گرفتەکە لەوەیە گرفتەکە لە بیدایەتی دەوڵەتەکە وەکو گوتمان بڕۆ ڕۆژنامەکانی کوردی بخینەوە تو واز لە عەرەبی بینە مثلەن بڕۆ ڕۆژنامەی ژیان بخینەوە بڕۆ گۆڤاری گەلاوێش بخینەوە هەمووی گلەیە دەڵێ ئەو نوێن کو ئێستا دەڵێن معاشێکی زۆر وەردەگرن هیچ ناکەن بڕۆ لە چلەکان نەفسی شتە ئەمە دوو قوتابی ماستەرم هەبوو یەکیان لە مێژە تەواوی کردیە بارودۆخی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی کوردستان لە ڕۆژنامەگەری کوردی 32 یەکیشیان ئێستا لە مناقەشە یعنی مانگە چیدی مناقەشە دەکا هەڵوێستی ڕۆژنامەگەری کوردی بەرامبەر بە دام و دەستگاکانی دەوڵەتی عراقی کاکە هەل لە سەرەتاوە ئەو نوێنەرەی کورد چووە ئەوەندەی خەریکی بەرژەوەندی خۆی بووە خەریکی بەرژەوەند ئەوە گوناحی دەوڵەتی عراقی چییە ئەتوو بە خۆت دەنگت دایتێ کە ئەتوو ناتوانانی نوێنەرێکی باش هەڵبژێری لۆ ینی گوناحەکەی دکتۆر ئەو مافە ڕۆشنبیری و ئەو شتانەی کە تۆ زۆر مهمە ئەگەر مەجالم بدەی بەس ڕوونی بە کورتی دکتۆر یعنی ئەمە دەبێ یعنی دەڵێ ئەتوو قسەی حەق بکەی لۆ دوژمنەکەشت دەوڵەتی عراقی نەک مافی کوردی عراقیدایە مافی کوردی پارچەکانی تریشیدایە بە بەڵگا هەژاری مکوریانی کوردی ئێران بوو لە عراق بووە سەرۆکی یەکێتی نووسەرانی کورد خۆ دەوڵەتی عراقی نەیدەزانی ئەوە کوردی ئێرانە بڕۆ کۆڕی زانیاری کورد لە بەغدا زۆربەی کوردی سۆڤێت و کوردی پارچەکانی دی بوو یعنی لە ڕاستیدا دەوڵەتی عراقی ئەگەر ئەمە تۆزێک وجدانمان هەبی مرونەتی هەبووە بەڵام تاوانی شەبووە کارەساتی دڵتەزێنیشی بەسەر آخر ئەو کارەساتانە بۆ لە بەرەوەی لە گەرمەی شەڕی عراق و ئێرانی چووی لەگەڵ سوپای دەوڵەتە چیدی هاتی ویستت عراق داگیر بکەیت باشە ئەوە لە هەر دەوڵەتەگری بڕۆ لە ئەمریکا ئەگە بزانن هەر وەزیرێک لە ئەمریکا بزانن تەلەفۆنێکی کردیە لەگەڵ بەرپرسەکی رووسی مجرد تەلەفۆنێک گەورەترین سزا ئەگەر ئەعدام نەبی موعەبەدی بەسەردا دەسەڵێنرێت لە هەر دەوڵەتێک لە دنیاە تەخابۆر پەیوەندیکردن بە دەوڵەتێکی گەورەترین سزایە ئێتو ئەگەر لەگە سوپای ئەو دەوڵەتەی بێ دەتەوێت ئەو دەوڵەتەی بڕوخێنی ئەو دەوڵەتەش کاردانەوەی دەبی ئەمە ناڵێم ئەوە ڕاست بووە بەڵام هەڵی کوردیشی تێدا بووە عنی دەوڵەتی عراقی لە هەموو هەڵەکانی کوردیش بەشداری سەسەلام تۆ لایەنگری ئەوەی هەڵەکان دوو لایەنەیە بەشێکی زۆری کورد خۆی پاساوەکانی لاوازی خۆی بەدەستەوە داوە بەدەست ڕژێمی عێراقەوە لەبەر ئەوەی لە بەرامبەر مافەکانی کورد مافە نەتەوەیەکان مافە سیاسیەکان ڕۆشنبیری و فەرهەنگەکان تا ڕادەیەک کەم تەرخەم بووە دەمەوێت ڕاستی شتێک بە ڕاستی کەمەوە یاسای ئۆتۆنۆمی ڕاستە جوغرافیای کوردستانی دیار کرد بەڵام کام کوردستان بەشێکە لە باشوور نەکەرکوچی تێدایە نەمەخموری تێدایە هەر نە شنگاری تێدایە ئەوانە هیچ تێدا نیە دوای لە پاشەوەی لە ئەفتاوچەر بە ئەسکەی کەچکەی دەرکردن نییە هەر هیچ تێدا نیە یعنی نییە باشووری کوردستان نییە تەنها یەک دوو شاری پیشانەدا یعنی کەواتە بۆیە نییە ئەمە قەزەکەی من چیە ئەمانە ڕازگۆ نەبووینە بەرامبەر بە کورد ئەگەر ڕازگۆ ئەوەی کەبارەی کاتێ لە ساڵی 1970 بە ئەسقوبۆلی کرد کە بڵێن گفتوگۆ بکە لەگە کورد لە ناساری بوو چکۆ بخۆی 2 ساڵ بوات بەسەر حکوم
یعنی نییە بەڕاستی ئەگەر بەردەوام بایە چونکە بەغدا ئەوە ڕوونە هەمووی ئەزانێت ئەو حکومی زاتیە کاتێک و تاکو حکوومەتی عێراقی خۆی بەهێز کردەوە دواتر پەشیمان بووە کە دەری کردنا لە خۆم پەشیمان بووە و پەیمانی جەزایری بەسەر بەشێکی زۆر کەمی کوردستان ماوە کەواتە ئەوە چ جوغرافیە ئێستا وەک باڵێن ئەگە بڵێن جوغرافیای کوردستان چەندە ئێستا خۆمە باڵێن دەڵێن ئەوە لێرە تا ئێرەیە بەڵام ئەو شوێنانەی کە کورد لە خالیدا هیچ تێدا نیە ناوەری لاخ بە کورتی ئێستا بەرنامەکەم هەنگاوەک بوو لەوەی دواتر هاتەدی لە سەردەمی دەسەڵاتی پادشایەتی و دەسەڵاتی کۆماریدا ئایا کوردیش بۆ خۆی بەشێک نەبوو لە پاساوی لاوازیەکان بە ئەنی ئەم پاشاگەدانی کە تاکو ئێستا ئێمەتی دەژین بەڕاستی وەک دکتۆرژە سەرەتا باسی کرد ئێمە منەزیرمان نییە ئێستا خاصە وەک منەزیرەکەش دەڵێن ئێستا ئەمە تودانێ بەقەدەر تەمەنی من بەقەدەر تەمەنی من مالیشێت شوشم هەتاکو ئەو دەقەیە من لە کێشەی مەلای و جلایی دەژیم ینی کەواتە من چاوەڕێی چی بکەم ینی ئەوەکانی من ئەوانی کەواڵە نوێنەری کوردن لە سیاست و لەوانە ئەمانە تودانێت کێشەیەک نیو سەدە زیاتر نییە بەوە بەڕێکن ئێستاشکە لە بەغدا وەک جەنامت باس کرد ئەگە هەر پۆستێک بدرێ شەر دەکەن لەسەر پۆستەکە ینی نیە شەر لەسەر قەزیەکە ایرانکەنە بەڵێ ئەمە قەزیەکمانە من لە ساڵی یەکەم بە کە پەرلەمانی عراقی دامەزرا من شتێکم نووسی گوتم لۆی بە عەرەب بڵێن عەرەبی دنیا بڵێن کاکە عراق دەوڵەتێکی فیدرالیە دانێن ئەو پێ دەرێن ئینگلیش ترانسلیشن مەشین ترانسلیشن ینی بەڵێ ئامێرێکە تەرجمە دەکات ئامێرێک دانێن با بڵێن کوردەکان بە کوردی قسەن ئەو تەرجمەی عەرەبی بکە ئەگەر ئەوە دانێت تو ئەوە دەکەی ناوچێ پشت ئەوە دەبیتن پشت تون دەبی کە بڕێ عراق ڕاست دەوڵەتێکی فیدرالیە هەم کوردی تێدام عەرەبی تێدا تورکمانی تێداوە بەڵام نییە کە من ئەوم تەقدیم کرد ینی با بڵێن حتا برادێک لە مدیری ڕاگەاندنی پەرلەمانی عراقیە زۆرشم برادرە ئێستا شەربزانمانەوە دیتم باڵێن گۆڕان و ئەو ئەوەی کوردستان هەبوو نەوچێ هەمپەیمانی کوردستانی کێشیان لەسەرەوە بۆ دایانگوت ئێمە ئەوەمان تەقدیم کردیە کەچی من 10 ساڵ پێشوان تەقدیم کردبوو بەو برادرم گوتی ئەگە بێ مقابلەیەکی مالیکی بکەی نییە ئەوە قزیەکە دەبێەوە ئەوانە پارێکیەوە بەڵێ دو قسەی خۆت کەم من لەسەر قزیەی کوردی بێ بۆ پارە بێ بە بەغدایە ینی ئێمە نوێنەی ئێمە با بڵێن سەقەفی ئێمە ئەم ڕوویایی نییە بەبە ڕوویاکی ئینسانی ڕوویاکی مسلمانانە ڕوویاکی ناوێکی لێ دەنی بۆی ئەوی تر بخوێنتەوە بەڵام تۆ ئێرە و سلێمانی یەکتر ناخوێنەوە ئێرە و کەرگوو یەکتر ناخوێنەوە ئێمە چاوەڕێکی لە ئەوەی کە لە بەغدا شەڕی پۆست و دەسەڵاتەکرێ شەڕی بەرژەوەندەکانی کورد ناکرێ زۆر سپاس بۆ مامۆستا سەلام ناو خۆش توێژەر و نووسەر سپاس بۆ دکتۆر محەممەد عەبدوڵڵا کاکە سوور توێژەر لە مێژووی هاوچەرخی سوپاسانەکەم یەک ڕستە من دەڵێم عراق باش نییە بەڵام هەندە جاران مرۆڤ دەبی لە بینی خراپ و خراپتر خراپەکەی هەڵبژێری نەخراپتر ئەوەی کورد کردیتی بە درێژایی سەدەی بیستم خراپترەکەی هەڵبژاردیە نەخراپەکە بەڵێ سپاس دکتۆر بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی بەرنامەی گفتوگوی ئەم جارە دەمەوێت بەر لە ماڵاوایی سوپاسی نووسینگەی تەفسیر لە شاری هەولێر بکەم کە ئەم شوێنیان بۆ ڕەخساندین توانیمان گفتوگۆیەکی معریفی لەسەر باسێکی مێژووی گرنگ بکەین سپاستانەکەم سپاس سپاس بۆ